سونە و کورد یەک پاکێج و یەک ئامانج. پلانی داهاتووی پێکێنانی حکوومەتی عێراقی کێبڕکێ و ململانەکانی بەدەستهێنانی 326 کورسی پەرلەمانی لە عێراقدا لایەن و هێزە سیاسیەکانی خستۆتە نێوان دوو بەرداشی هەستیار یان هاوپەیمانی یان کۆتایی هاتن. هێزە شیعەکان لەگەڵەوەی زیاتر لە 22 ساڵە تەواوی جونگە سەرەکی و هەستیارەکانی دەسەڵاتیان گرتووە، بەڵام هێشتاش هیچ هێز و لایەنێکیان نییە کە بتوانێت بە تەنهایی بێ هاوپەیمانی هەڵ بکات. تەنانەت سادرکە بە بەهێزترینیان بوو بەهۆی دژوەستانەوەی سیستەمەکە لە پرۆسەی سیاسی ئاوت کرا. سونەکان هەر لە سەرەتای پرۆسەی سیاسیەوە بە هۆکاری ناتەبایی و نەبوونی هاوپەیمانێتیەکی تونند و تۆڵ لە نێوان هەژمونی هێزە شیعەکاندا توانەوە و لەو ماوە دوور و درێژەدا ئەوەی بەدەستیان هێنا تەنها سەرۆکایەتی پەرلەمانێک بوو کە خۆشیان بە قسەیان نەدەکرد. هەرچی کووردا بە هەمان شێوە ناتەبا، بەڵام تاکە فاکتەری ورد نەبوونی کورد لە نێو هەژمونی باڵە ئێرانیەکاندا بریتی بوو لە کیانێکی سربەخۆی وەکو هەرێمی کوردستان و پشتیوانی و پشتگیری ڕاستەوخۆی ئەمریکا و هاوپەیمانەکانی. ماوەی چەند ساڵێکە ئیمارات و سعودیا و تورکەکان خۆیان کۆکردۆتەوە بۆ بەرگرتن لە زاڵبوونی هەژمونی ئێرانی بە هەردوو پێوەهاتنەتە عێراق و تایبەت بۆ پشتیوانی سونەکان. ئۆپشنی کۆتایی سعودی و ئیماراتیەکان بریتیا لە پێشنیاری هاتنی سونەکان بۆ ژێر چەتری کورد. ئیماراتیەکان ئەمەیان بە ئاشکرا بە سونەکان گوتووە ئایندەتان بەستراوە بە ئایندەی کوردەوە. ئەگەر بەتەنها بمێننەوە ئێرانیەکان دەتان هاڕن. حکوومەتی داهاتووی کورد و سونەکان یاخود پارتی و سونەکان بە یەک پاکێج بەشداری حکوومەتەکە دەکەن و نایەنەوێت ئەمجارە لە هاوکێشەکەدا یاریزانی یەدەک بن و دەیانەوێت ڤیتۆکەیان لا نیکەم کورسی سەرۆک بۆ لایەک یەکلایی بکاتەوە. کورد و سونە هەردوو هاودەردن، بەڵام شیعەکان ئەمە وەکو استراتیژی کاری سیاسی نابینن، بەڵکو دەڵێن ئەوە پلانێکی ئیقلیمی عەرەبیە کە کورد و سونە یەک دەخات و ئامانجەکەشی هەڵوەشاندنەوەی عێراق و دروستکردنی دوو دەوڵەتە بۆ سونە و کورد.